سڵاتان لەبێت من سندوسم ئەمشەیش بەرنامەیەکی تازەتان لە ماڵەوەین پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەین ئەم بەرنامەیە جیاوازە تۆی ئازیز لە ماڵەوە ڕۆژانە کاتەکانت چۆن بەسەر دەبەیت بە چیەوە خەریکیت تا چەند پابەندی ڕێنماکانی تەندروستی دەزانین ئێستا بەهۆی ئەوەی کە هەر تاکێکی ئەم هەرێمی کوردستانە لە ماڵەوە خۆی کەرەنتینە کردو ناتوانێت سەردانی دۆست و ئازیزانی بکات بۆیە ئێمە وامان کردووە لە ڕێگەی شاشەی گەلی کوردستانەوە ئازیزانت ببینی گوێ لە پەیامەکانیان بێت بزانی ڕۆژانە بە چیەوە سەرقاڵن ئەمشەیش کۆمەڵێک ڤیدیۆی تازەمان بۆ ئامادەکردوون بێکەوە بینەریان دەبین سەرتاش دەچینە لای یەکەم ڤیدیۆمان فەرموو ئەم هەڵوژەیە تەمەنم 5 ساڵە نەخۆشی کۆرۆنا بڵاو بۆتەوە بۆیە ئینجا ئێمە شەبێ لە ماڵەوە بین ئینجا من لە باخچەی ئەستێرەم ئینجا ئێمە منیش لە ماڵەوە ئەو هەموو شتە ئەکەم وێنەکێشان یاریکردن لەگەڵ بووکەکانمان بە ناوی خوای گەورە میهرەبان هاوڵاتیانی کوردستانی خۆشەویست لە ئەمریکاوە سڵاوتان لێبێت و تەندروست باش بن تکایە بە هەموو شێوەیەک پەیڕەوی ڕێنمایەکانی دەستگای تەندروستی حکومی بن بۆ زاڵبوون بەسەر ئەو ڤایرۆسەی کە بەرۆشی هەموو وڵاتانی گرتووە ئێمەش لە ئەمریکا بە هەمان شێوە ڕێنمایەکان جێبەجێ دەکەین بۆ سەلامەتی خۆمان و خۆشەویستانمان خوای گەورە ئاگاداری هەموو لایەک بێت لەگەڵ خۆشەویستیم بۆتان زۆر سوپاس سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش من لانۆ سوارە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو کوردستان و هەموو جیهان هیوادارم هەموو لایەکتان بتوانن لە ساغ و تەندروست بمێنەوە بە دووربین لە ڤایرۆسی کۆڕۆناش بە بەکارهێنانی دەستکێش و ماسک هەروەها بەشتنی دەستەکانمان بە پاک و خاوێن ڕاگرتنی ماڵەکانمان تکایە با هیچ کاتێک نەترسین چونکە بە ترس بەرگری لەشماندا ئاوازێ ئەتوانین هەمومان زۆر بە ئازایانە ڕووبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا ببینە تکایە ئەو کەسانەی کە مناڵ یاخود خانمی جوگیان یاخود کەسی بتەمەن لە ماڵەکانیانە هەیە تکایە زۆر بە باشی ئاگاداریان بن چونکە ئەو کەسانە بەرگری لەشیاندا زۆردا ئەپەزێت هەروەها ئەو خواردنانە بخۆ کە بەرگری لەشت زۆر ئەکات هەروەها لە ماڵەکەت بمێنەرەوە تکایە ئاو زۆر بخۆن دەستەکانتان تاقیم بکەن هیوادارم هەموو لایەک تەندروست بن لە ئازیزەکانتان دانەبڕێن خۆشەویستی و ڕێزم هەیە بۆتان هاو نیشتمانیانی خۆشەویست ئێمە بۆ پارێزگاری لە گیانی ئێوە و کەسوکارەکانتان لێرە ماوینەتەوە تکایە ئێوە هاوکارمان بن ڕێز لە ماندووبوونی ئێمەش بگرن مانەوەی ئێمە لە پێناو ئێوەیە بۆ ئەوەی کە هەمووتان تەندروستێکی باشتان هەبێ و بۆ ئەوەی بەباشی ژیان بەرنەسەر ئێوە خۆتان لە ماڵەکانتان دەرمەچنە دەرەوە کەرەنتی بن بۆ ئەوەی ڕوبەڕووی نەخۆشیە گەورەکە نەبنەوە کە کۆرۆنایە کۆرۆنا نەخۆشیێکی گەورەی مەترسیدارە کاتان لێکەم هاو نیشتیمانیانی خۆشەویست لە ماڵەکانتان بمێننەوە ماوەیەکی کەمە و تەمەنێکی زۆر درێژ بەسەر دەبن چونکە هاتنە دەرەوەتان زیان بە خۆتان و هاوسێ و دراوسێکانتان دەگەێنێ زیان بەو مناڵە چاوگەشانە دەگەێنێ کە تازە ئەپشتون و ژیان بەسەرە بن خۆشەویستانم زۆر سوپاسدانەکەینەوە هاوکاری ئێمە بن تیمەکانی تەندروستی لە خزمەتی ئێوەدایە بۆ پاراستنی سەر و ماڵ و گیانی ئێوەیە ئێوەیش هاوکارمان بن پەیامی من بۆ هاوزمان و هاونیشتمانیانی ئازیزم پابەندبوونمانە بە خۆپارێزی و بەردەوامیدان بەمانەوەمان لە ناو ماڵەکانمان و جێبەجێکردنی ڕێنمایەکان لە پێناوی پاراستنی ژیانی خۆمان و لە دەستنەدانی ئازیزانمان هیوا غەریب ئەڵمانیا ڕێز و سڵاو قوبوڵکەن لە هەر شوێنەکان هیوای تەندروستیشی باشتان بۆ خوازم هیوادارم کە هەمومان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ بین منۆک و خۆم پابەندم و لە ماڵەکەی خۆما دانیشتوم ئەو کاتێک کە هەمە بەسێرکردنی فیلم و زۆر کات خوێندنەوە و زۆر کات وەرزش و خواردن دروستکردن بۆ خۆم و هیوادارم ئێوەش پابەندی ڕێنمایەکان بن سوود لەو کاتە وەرگن کە ئێستا لە ماڵەوەن
با هەمومان دوور بین لە پەتای کۆرۆنا، هەمومان خۆمان پارێزین، دووبارە ڕێز و سڵام قبوڵ بکەن. بەڵێ خۆشەویستانەوەی بینیتان چەند ڤیدیۆیەک بوو کە بۆ ئێمەیان ناردبوو، داوا دەکەن کە هەمووتان پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن و لە ماڵەکانی خۆتاندا بمێننەوە. دەچینە چەند گرتە ڤیدیۆیەکی تر. سەرەتا بە کۆڕژنووری دەست پێ دەکەین، نووسەر و شاعیر، بزانین ئەوانیش کۆمنتەکانیان چییە. ئەم کاتتان باش، سڵاوتان لێوێ. من کۆڕژنووری خۆم بە خۆشحاڵەزانم کە لەم دەرفەتەدا لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست ئەدوێم. ئەو کەرەنتینەی کە ئێستا هەمووانی تێداین دەرفەتێکی زۆر باش بوو بۆ من، بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ خوێندنەوە، چون ماوەیەکی زۆر بوو لە خوێندنەوەدا بڕابووم. هەروەها پێداچوونەوە بە هەموو نووسین و شعرەکانمدا و چەند خوشکەزا و برازایەکی چکۆڵم هەن ڕۆژانە لەگەڵەوانش کەمێ خەریکی یاریکردنە بم. باقیەکەی تر شتی ڕۆژانە کە هەموو مرۆڤێک پێویستە ئەنجامێکدا، وەکو خەوتن، نان خواردن، هەموو جۆرە کارانە. و تکام هەیە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست کە هەمووان لە ماڵ بمێننەوە بۆەوەی ئەو بارودۆخی کە ئێستا تێکەوتوین بە زووی تێپەڕێنین، بۆ ئەوەی ئەو زەرەرانەی کە تا ئێستا کردومانن، ئەو زەرەرە ڕۆحیانەی تا ئێستا کردومانن زیێدەتر نەبێ و لەوەندەدا بۆستێ و ئەوانەی کە بەرکەوتووی ئەو ڤایرۆسە نەعلەتێن بە زووترین کات چاک ببنەوە. هیوادارم کە هەمووان پابەندی ڕێنماییەکان بن. ڕێز و خۆشەویستی بۆتان. سڵاو خوشکبرانی بەڕێز، ئەم کاتتان باش. من عەبدوڕەحمانی حاجی حەسەن لە دانیشتووی ئەمریکا، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. ویستم ئاگادارتان بکەم کە ئەم نەخۆشیە، نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشێکی زۆر خەتەرە. پێویستە هەمومان پابەندی ڕێنمایەکان بین و لە ماڵەوە نەچینە دەرەوە، خۆمان بپارێزین، چونکە بەڕاستی خۆپاراستن باشترین چارەسەرە لەم کاتەدا. توشبوونی ئەم نەخۆشیە دەبێتە هۆی ئەوەی کە بێجگە لە خۆت ئەگەر سەردانەکان بکەی و بچێ شوێنان و لە شوێنە قەرەباڵەکان بمێنەوە زیاتر دەکات. بۆیە من لێرەوە داوا لە خزم و کەسوکار و خەڵکی کوردستان دەکەم کە لە ماڵەکانیان بمێنەوە، هاتو چۆن نەکەن. ئەگەر زۆر کارێکی پێویست و زەرور نەبێ، بەڕاستی ئێستا لێرە لە ئەمریکا ڕۆژانە بەدەها هەزار خەڵک زیاد دەکات. ئەم وڵاتە گەورەیە کە نەتوانێت چارەسەری بکە، بۆ کوردستان لەوانەیە ئاسان نەبێ ئەستەمە. بۆیە خۆپاراستن زۆر زۆر باشە، بۆ ئەوەی نەبینە سەبەبی تیاچوونی خەڵک یا خزمانی خۆمان یا کەسوکاری خۆمان یا خەڵکانی وڵات. بۆیە داواتان لێ دەکەم تکایە لە ماڵەکانتان بمێنەوە، زۆر هاتوچۆی ئەم لاوەلا مەکەن. خۆپاراستن لە چارەسەرکردن باشە بۆ ئەمڕۆ. زۆر سپاس. خوشکبرانی کورد، هاونیشتمانانی کوردستان، سڵاوێکی گەرم. من فاخر شیلەی لە نیوزیلەندا. پەیامی ڕێز و خۆشەویستم بۆتان هەیە. داواتان دەکەم لە ماڵەکانتان بمینێنەوە، نەچنە دەرێ، بۆ ئەوەی خۆتان و کەسوکار و دایک و باوکتان، خوشکبراتان، مناڵەکانتان، هاوسەیەکانتان هەمووی سەلامەت بی. نەچوونە دەرەوەتان نیشانەی خۆشەویستیە بە کەسوکار. ئێمەش وەکو ئێوە لە وڵاتی نیوزیلەندا، ئێستا لە ژێر ڕێنمایەکانی وڵاتی نیوزیلەندا هەمومان لە ماڵەوە دانیشتوینە، ناچینە دەرەوە، کە بڕیارەکەی ئێمە بۆ 4 هەفتەیە، ئەگەر لەوانەشە زیاد بکرێتەوە. بۆیە داواتان لێ ئەەکەم وەکو هاوڵاتێکی کوردستان، هاوسۆزیە بۆ نیشتمانەکەم، بۆ ئێوەی خۆشەویست داواتان لێ دەکەم نەچوونەوە. تەنها چارەسەرێک کە بتوانی تۆ خزمەت بکەی ئەمڕۆ بە هەموو نیشتمانەکەت، بە خەسوکارت، بە هەموو شتێک، تەنها نەچوونە دەرەوەتە. نەچوونە دەرەوەت نیشانەی ئەوەیە وجدانی خۆت ئاسوودە دەکەی، دەوروبەر سەلامەت دەکەی، هەمووی ئەوانەی کە لەگەرتن پارێزراو دەبن. بۆیە دووبارە داواتان لێ دەکەم، تەنها نەچوونە دەرەوە باشترین چارەسەرە بۆ دژایەتیکردنی ئەم ڤایرۆسە. باشترین شتە تۆ بتوانی ئەمڕۆ خزمەت بە مرۆڤایەتی بکەی بەرامبەر ئەو ڤایرۆسە بوەستیتەوە، تەنها نەچوونە دەرەوە، بۆ ئەوەی کەسێکی توش نەکەی، بۆ ئەوەی دەوروبەرت تووشی ئەم نەخۆشیە نەبێ. جا هیوادارم چۆن لە لای ئێمە ئەو پەیڕەوە دەکرێت، لای ئێوەش هەمان پەیڕە بکرێت، چونکە هیچ کەس هیچ ئەمڕۆ لە هەموو دنیا هیچ جیاوازیەک
بەڵێ خۆشەویستان ئەوەی کە بینیتان کۆمەڵێک پامی تر بووی کۆمەڵێک کوردستانیانی خۆشەویست تۆی بینەریش لە ماڵەکەتدا بمێنەوە دەتوانی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەی گەلی کوردستان کە ڤایبەر وەتسەپی لەسەرا ڕۆژانە ڤیدیۆ خۆتمان بۆ بینێری لە ماڵەوە چۆن کاتەکانت بەسەر دەبێت بەچیەوە سەرقاڵی تا چەند پابەندی ڕێنمایەکان بوویت چۆن ئاگاداری دۆستان و ئازیزانتانن دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ بۆ ئێمە بنێرن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 1970 657 888 دەچینە لای کۆمەڵێک ڤیدیۆی تر کە لە ناویاندا چەند موزیکێکەیە بێکەوە بینەر دەبین. سڵاو هاو نیشتیمانیانی ئازیز من دیار سوڵتانی ڕۆژنامەنووس ئازایەتی ئەوەیە لە جەنگدا بمێنیتەوە لە هەمان کاتیشدا شکست بە دوژمن هێنابێت کۆرۆنا دوژمنە و بەردەوامە هێرش تۆش لە جەنگ دایت پێویستە لەم جەنگەدا بمێنینەوە بۆ خۆپاراستن و دەستشتن و خۆکەرنتینەکردن دڵنیابە بەسەر ئەم جەنگەدا سەر دەکەوین بە هەمومان لە ماڵەوە بمێنینەوە بۆ پاراستنی گیانی خۆمان سپاستان دەکەم. پەیامێکمەیە بۆ مرۆڤایەتی و بەتایبەت بۆ هەرێمی کوردستانی خۆشەویست کە بەداخەوانێ ئەم بەڵا کوشندەیە ڕێ کردوتە مرۆڤایەتی و هەموو دنیا دەستە و ئەژنۆ بەرامبەر بۆ ڤایرۆسە ماوە ئەوەی کە لێرە یاشانی باسە من بمێ باسی بکەم لە کورتە ڤیدۆیەکە کە هیوادارم وەکو ئامۆژگاریەک دەرسی لێوەربگرن شوێکم ئەم نەخۆشیە زۆر خەتەرە ئێمە لە ناوجەرگەی نەخۆشیەکە داین بڕوا بکەن لە خلالی 3 هەفتەیە لە وڵاتی کە من دواتر باسیەکەم لە 40 کەسەوە گەیشتە 6,000 کەس تقریبا لەبەرەوە تکام وایە لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان گوێڕایەڵی ڕێنمایەکان بن بۆ تەندروستی خۆتانە بۆ تەندروستی کەس و کار و ئازیزانتانە دیارە ئەم ڤایرۆسە تەسیری هەیە بۆ سەر خۆشەویستان و هەموو چواردەورت و هەموو مرۆڤایەتی لەبەرەوە ئەبێ بە هەندوەری گرن شوێکم ئێستا جیهان بەڕاستی لە دووڕیانێکی زۆر مەترسیدارایەوە ئەم ڤایرۆسە زۆر کوشندەیە من شایانی باسە کە لە وڵاتە وەکو باسم کرد لە 40 کەسەوە ئێستا ژمارەکە بۆ بە 6,000 کەس هیوادارم مرۆڤایەتی ئەمەش تێپەڕێنێ وەکو
هەموو شتەکانێکە بەڵام ئامۆژگاریەکان زۆر گرنگە من لێرە شۆمێ سپاسی هێزەکانی ناوخۆ برایانی پۆلیس برایانی ئاسایش و برایانی پۆلیسی هاتوویشۆ و تیمە تەندروستیەکان تیمەکانی شارەوانی و بە تایبەت دەستگای ڕاگەیاندەکانیش کە ئەوانش بەڕاستی دەورێکی کاریگەرە بینن لە وشارکردنەوەی خەڵک هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەگە خوازم سپاستانەکەم دڵسۆزی خۆتان عەبدوڵڵا پۆڵا وڵاتی نەمسا ڤێننا 25 مارسی 2020 بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک ئێمەش بە هیواین تەندروستی گشت کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم جیهانان باش بێت بە خۆشحاڵیەوە کە هەرێمی کوردستان ڤایرۆسی کۆرۆنا زۆر ئەو کاریگەریەی نەبووە لەسەری وەکو وڵاتانی جیهان کە ڕۆژ بە ڕۆژ ئامارەکانیان بەرز دەبێتەوە و ڕێژەی مردنیژە ئاوڕۆی لە هەڵکشانە دەچینە چەند ڤیدیۆیەکی تر کە یەکەم ڤیدیۆمان پەیامنێری خۆمان ئەحمەد بۆی کردوین کە ڕۆژانە کاتەکانی خۆی چۆن بەسەر دەبات لە ماڵەوە بێکەوە بینەری دەبین ئەم کاتتان باش هەمووان لە ماڵە دەمێنینەوە و پابەتی ڕێنمای تەندروستەکان دەبین لە سەردەمی کۆرۆنا هەستەکەم باڵندەکانیش پێویستیان بە خۆراک بێت بۆیە یەکێک لەو کارانی کە لەم ماوەیەوە تایبەت ئەنجامداوە بە دەستکێشەوە خۆراک بۆ باڵندەکان دابین دەکەین لەسەر دیوارەکە خۆراککە دادەنین و دواتر خۆیان بۆ ئەوەی وێنەی دواترتان پیشان بین وایلەکە لەم سوچە دانێم و وێنەی دوایشتان پیشانێن بەناوی خوای گەورە کوردستانانی خۆشەویست لە ئەمریکا وەسڵاوتان لێبێت هیوادارم هەمووتان تەندروست باش بن دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا ئێمە پابەندین لە بەڕێنمایەکانی تەندروستی لە ئەمریکا تکایە ئێوەش پابەند بن بە ڕێنمایەکان لە ماڵەوە دانیشن هاتا هەمووتان سەلامەت بن خەڵکی ئەمریکی زۆر ئیحتیمام بەدەست شوشتنەدا لە زۆر جێگا کە تۆقە لەگە یەکێکەکەی ئەبێ بچی دەست بشۆی دەست لە شوێنێک ئەدەی کە توێ دەرەوە ئەبێت دەست بشۆی دەست شوشتن ڤایرۆسەکە لە ناوەبا دەبێ بە ئاوی گەرمیش بی لەگەر سابوون و ئێمە ناچینە دەرەوە لە نیویۆرک خەڵکێکی گەلک زۆر تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە هیوادارم ئێوەش پابەند بن بە ڕێنمایەکان لە ماڵەوە دانیشن ئەتا سەلامەت بن ئیشاڵڵا ئەو ڤایرۆسەش نامینێ هەر کەس داچێتەوە سەر ئیش و کاری خۆی زۆر سپاس سڵاوتان لێبێت من وەکو خاوەنکارێک کاتەکانی خۆم زیاتر لە ماڵەوە بە خوێندنەوەی کتێب و وەرزشکردن لە هەمان کاتا دروستکردنی خواردنە جیاوازەکان بەڕێ دەکەم لەگەڵ خێزانەکەمدا سەردانی کەس ناکەین بۆ تەندروستی خۆمان و پاراستنمان لە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا و داوا لە هاوڵاتیانیش دەکەم دەتوانن بە هەمان شێوە کاتەکانیان دابش بکەن بۆ خوێندنەوەی کتێب و وەرزشکردن ماوەیەکی کورتە هیوام وایە هیچ کەسێک نەچێتە دەرەو سەردانی کەس نەکات بە هیوای تەندروستی و سەلامەتێکی زۆر بۆ هەموو لایەک
منتانۆم بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەوەم ڕۆژانە لە ماڵەوەم کاتەکانم بەمانەوە بەسەرەوە ئێستا کە نانی بەیانیم خواردووە 2 سەعات ئەچوون دەرسە خوێنم بۆ ئۆنلاین. هەروەها ڕۆژانە چەند لاپەڕەیە لە کتێبێکە خوێنمەوە. من لە ماڵەوە شیرین خواردنە خراپەکان ناخۆم بە تایبەتی شیرینی جگە لەو شیرینانەی کە دایکم کەم بۆمانەکات هەروەها دایمە هەوڵی شەیەم کە شەربەتی پرتەقاڵ دروست بکەم لە کاتێکدا شەربەتی پرتەقاڵ پڕ لە ڤیتامین سی بۆ بەرگری دەستی مرۆڤ باشە. کاتان لێ یەکەم لە ماڵەکانتان مێنە دەرەوە ئەگەرتانەوەی کەسە نزیکەکانتان لەدەستنێن پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ و تەندروستی بن لە ماڵەوە ئەمێنینەوە. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان ئەمشەویش کۆمەڵێک ڤیددیۆ بوو کە کۆمەڵێک کەسی عزیز بۆ ئێمەیان نردبوو کە لە شاشەی گەلی کوردستانەوە بڵاو دەکرێتەوە شەوانەتوی بینەریش دەتوانانی ڤیددیۆکانت بنێری لە ڕێگەیم ژمارە تەلەفۆنەی کە لەسەر شاشەی گەلی کوردستانە لە ڕێگەی وەتسەپ و ڤایبەرەوە یاخود دەتوانین لە ڕێگەی پیجی سەرەکی گەلی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڤیددیۆکانتان بنێرن تا لە شاشەی گەلی کوردستانەوە ئازیزانتان بتانبینن کە ئێستا ناتوانن لە ماڵەکانی خۆتان دەربچن. تکایە لە ماڵەکانتاندا بمێنەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەبەر ئەوەی نامانەوێت ئێمە کەسی ئازیزمان لەدەست بدەین. ئێمە لەسەر ئیشەکانمانین بە هەمان شێوە پزیشکان و هێزە ئەمنیەکانیش خەریکی کاری ڕۆژانەی خۆیانن. تکایە ئیشەکانیان قورس مەکەن و لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە. ئێمە هەرچەندە لەسەر ئیشەکانیشمان بین بەڵام وەکو ئێوە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی دەبین و خۆمان دەپارێزین تاکو و کەسە ئازیزەکانمان لەدەست نەدەین. کاتێکی خۆش.